لە چوارچێوەی ڕێکارەکان بۆ سەلامەتی و پاراستنی هاوڵاتیان لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی بڕیاری ڕاگررتنی نوێژی بە کۆمەڵیدا تا کاتێکی نادیار و نوێژی ئەم هەینێژ ئەنجام نادرێت. ئەوان دەڵێن تەنها بانگبێژ لە مزگەوتەکان بانگ دەدات و هیچ نوێژێکی بە کۆمەڵیش ئەنجام نادرێت. لەگەڵ ئەوەشدا ئەم هەفتەیە نوێژی هەینی ئەنجام نادرێت و بۆ هەفتەی ئایندەش بڕیار لەسەر ئەوە دەدەن نوێژی هەینی ڕابگیرێت یاخود ئاسایی بێتەوە. پێویستە هەموو ڕێو شوێنێکی تەندروستی ئەوەی کە شەرع ڕێگەی پێداوە بیگرینە بەر بۆیە بڕیارماندا بە کۆی دەنگ لەسەر ڕاگررتنی نوێژە بە کۆمەڵەکان یعنی واتە نوێژی جەماعەت لە مزگەوتەکان بۆ کاتێکی دیاریکراوە یعنی کاتێکی عەفو نادیار هەتاوکو بارودۆخەکە هێمن دەبێتەوە. هەروەها داوامان کردووە کە لە برگەیەکی ترە کە بانگ لە مزگەوتەکانە ئەو دروشتە هەر بوترێ بانگ بێژەکەیە کەسێک بانگەکە بڵێ بەڵام دوای بانگ بڵێ سەلو فی ڕیحالیکم نوێژەکەتان لە ماڵەوە بکەن و مێن بۆ مزگەوت لە خاڵی سێهەمیش بەنسبەت نوێژی هەینیەوە نوێژی جمعە بڕیارمان داوە کە ئەم جمعە لە شاری سلێمانی و دەوروبەری نوێژی هەینی نەکرێت بۆ هەفتەکانی تریش لە هەفتەی ئایندەیە بڕیار ئەدەین ئەگەر بارودۆخەکە باش بوو بۆ هەفتەکانی تر نوێژی هەینی ئەەکەین ئەگەر بارودۆخەکە خوا نەخواست بەرەو خراپ بوو ئەو بڕیاری تری نوێ ئەدەین و ئەم فتوایشمان تایبەتە بە شاری سلێمانی و دەوروبەری. ئەو بڕیارەی بەڕێوەبەرایەتی ئەوقاف دوای ئەوە هات کە یەکێک لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی گیانی لەدەستدا. توشبووەکەش مامۆستایەکی ئاینی بووە، هاوکات پێشنوێژ و وتارخوێنێکی مزگەوتێکی سلێمانی بوو. زانایەکی ئاینیش دەڵێت لە پێناو تەندروستی نوێژخوێنان باشترین چارەسەر لەم کاتەدا ڕاگررتنی نوێژی بە کۆمەڵە بۆ ئەوەی لەوە زیاتر ڤایرۆسەکە تەشەنە نەسێنێت. ئیسلام ڕوخسەتی ئەوەی یاوە کە تۆ نەچی بۆ نوێژەکە زیادە شتێکی گەورە بێتە پێشەوەکم ڤایرۆزە لەبەرەوە ئێمە یەفتوامە مەلاوە فتوایەکی زۆر باش و زۆر جێگیرە بۆ ئەوەی کەوا هەم عوزێکی شەرعیشە ئەو ماوەی کە دیاری کراوە خەڵک نەچێ بۆ مزگەوت بۆ نوێژ هەتا خەڵک بێ لە ماڵەوە بێ. ئیسە مەسەل لە سینە یعنی حکوومەتی سینی کردووە خەڵک نابێت لە ماڵ دەرچێ نەک دوکان و بازاڕیش. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە کە پێویستە هاوڵاتیان بە هەموو شێوازێک خۆیان لە قەرەباڵخی و بۆنە ئاینی و کۆمەڵاتیەکان بەدوور بگرن و بەبێ بەکارهێنانی کەلوپەلی خۆپاراستن خەڵسوکە و نەکەن لەگەڵ ئاژەڵ و باڵندەکان. لە کاتی نەخۆشیشدا سەردانی نزیکترین دامەزراوی پزیشکی بکەن بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.